بەناوی خی بەخشندەی میرهەبان هاوڵاتیانی بەڕێز ئەندام و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەمڕۆ 22 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستاندا بۆ بۆنەیەوە ئێمە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵ وێڕای پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و ئەندام و لایەنگر و دەنگدەرانی کۆمەڵ دەمانەوێت وە بیر هەموو لایەکی بێنینەوە کە کۆمەڵ وەک یەکەم ڕۆژی ڕاگەیاندنی سوورە لەسەر و بنەما و بیر و باوەڕی لەسەری ڕاگەیەندرا کە خزمەتکردنی خەڵکی کوردستان و پاراستنی ناسنامەی موسڵمانێتیەتی. ئەمڕۆژ کە بەهۆی سیاسەتی چەوتی بەڕێوەبردنی لایەنەکانی دەسەڵاتەوە ڕۆژ بە ڕۆژە سیستەم لێکراوی لای خەڵک زیاتر دەبێت و کوردستانیش وەک کیان لاواسر دەبێت لە هەموو کاتێک زیاتر پەیام و بنەما و شێوازی کارکردنی کۆمەڵ بۆتە پێویستیەکی حتمی کە خۆی لە گۆڕانکاریکی ڕیشەی و دیدگایەکی نیشتیمانی بۆ دامەزراوەکان و جێگیرکردنی چەمکی هاوڵاتی بوون دەبینێتەوە. بۆ مەبەستە ژێمە ئامادەین بانگشتی هەر لایەن و کەس و کەسایەتیەک دەکەین کە بیەوێت لە بریستەم دادگەری بچەسپێنێت و بە ڕێگەیەکی شەرعی و ئاشتیانە کۆتایی بەو دۆخە خراپەی کوردستان بێنرێت و ماڵ و مڵک و خێر و بێری کوردستان بۆ خەڵکی کوردستان بێت نەوەک بۆ گروپێکی بچووک لە خەڵکی. ئێوە ئەندام و لایەنگرانی دڵسۆزی کۆمەڵ خوشک و برایانی بەڕێز یەک بە یەک دەستان دەگوشین دوعای خێر و سوپاسی بێپایانمان هەیە بۆ کاری شەو و ڕۆژتان بۆ خواویستی و خەڵک دۆسیتان بۆ کاری چاک و لێوەشا و بەردەوامیتان لە ئۆرگانەکانی کۆمەڵ لە پەرلەمان و دامەزرا و ڕێکخرا و مەڵبەند و ئەنجومەن و دەستگا میدیاییەکان. ئەزیزانی ئەندام و لایەنگری کۆمەڵ، ئێوە لە هەموو کەس باشتر دەزانن کە دوای خوای گەورە و پشتیوانی ئیلاهی کۆمەڵ تەنها ئێوەی هەیە وزەی پێدەبەخشن. ئێوەن تەمەن و توانای مادی و مرۆیی خۆتان پێشکەش بەم پەیام و ڕێگە و کاروانە دەکەن. ئەگەر خەڵکانێک بە پارینە شەرعی قەرەباڵغی مزەیەف لە دەوری خۆیان دروست دەکەن و حزب و سیاسەتیان کردوتە بازرگانی، ئەوە ئێوەن خۆبەخشانە و بێ بەرانبەر لە چاوەڕوانی پاداشتی خوای و بەڕێگەی شەیدان و قوربانی دەرانی پێشیندا و لە پێناو گەل و وڵاتەکەتاندا چالاکی جۆرا و جۆر ئەنوێن و ومێدێکتان بۆ سیاسەت و حیزباتی لە کوردستان گەڕاندۆتەوە. هاوڵاتیانی بەڕێز، هەرێمی کوردستان ماڵە خۆشەویستەکەی هەمومانە. لەم کاتانەدا کە ستەم و چەوسانە و گەندەڵی یەخەی دامەزراوەکانی گرتووە لە هەموو کات زیاتر لەسەر دڵسۆزان و خەمخۆران پێویست دەکات کە پەیامدارانە و ئامانجدارانە لە پێناو ئایندەی خەڵک و هەرێمی کوردستان بجوڵین و بە ڕێگەی شەرعی و یاسایی بۆ ئایندەی هەرێمەکەمان کار و تەکبیرێ بکەین. بە تایبەت پێویستە هەمومان کار بکەین بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و خەڵکی کوردستان نوێنەری ڕاستەقینەی خۆی دەستنیشان بکات تا لەو ڕێگەیەوە پەرلەمانێکمان هەبێت کە مەرجەعی باڵای خەڵکی کوردستان بێت بە جۆرێک لە ناوخۆی هەرێم هەوڵی چەسپاندنی عەدالەت و لە بەغداژدا کۆکیکاری مافە دەستوری و نەتەوەیەکەمان بێت. دووبارە پیرۆز بێت یادی ڕاگەاندنی کۆمەڵی دادگەری کوردستان. ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان 31 پێنجی 2023.